لا دوامین یاریەکانی خولیانە پاڵاوانەکانی کەندا و لە قۆناغی کۆمەڵەکان و لە کۆمەڵی یەکەم دهۆکی تاکە نوێنەری عراق بووە میوانی زوفاری عومانی هەرزوو لە خولەکی سوار نابژوان لێدانێکی سزای بۆ خاوەن ماڵ ئەژمار کرد. ئۆڵسی ماسیرێل لە جێبەجێکردنی سەرکەوتوو نەبوو لە دەستیدا. لا خولەکی بیست نابژوان لێدانێکی دیکەی سزای بۆ زوفار ئەژمار کرد. عەلی بن سالمی کاپتن جێبەجێ کرد. خەریک بوو محەممەد ساڵحی گۆڵپارێز بیگێڕێتەوە، بەڵام بووە گۆڵ یەکەمی تیپی خاوەن ماڵ. زولفەقار یونس تەواو نزیک بوو لەم هێرشە ئەنجامەکە یەکسان بکاتەوە. کەریم دەروێشیش هەوڵی خۆیدا ئەنجامەکە یەکسان بکاتەوە، تۆپەکەی ڕێگای ستونی گرت. دهۆک هەرچەندە پەرۆژ بوو لا نیوە یەکەم بە گۆڵ بگات، بەڵام لی سەرکەوتوو نەبوو. لە دەستپێکی نیوەی دووەم محەممەد ساڵح بەرپەرسی ئەم هێرشەی دووفاری دایەوە. هەڵۆکانی چیاکان هەوڵی گەڕانەوە بۆ کەشی یاریەکەیان دەدا. لا خولەکی 75 شەرقی بەحری مەغریبی توانی ئەنجامەکە بۆ دهۆک یەکسان بکاتەوە. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و بە یەکسانی کۆتایی هات. بەم شێوەیە دهۆک بۆ خاوەنی 4 خاڵ و بە کاتی پێشەنجی کۆمەڵەکەی گرتووە. زوفاری عومانیش بۆ خاوەنی تاکە خاڵێک. دهۆک 26 ئەم مانگە پێشوازی لە نەسڕی ئیماڕاتی دەکات. زوفاریش میوانداری لە ئەهلی سەنعای یەمەنی دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.